بەمەبەستی گەیاندنی کۆمەک و هاوکاری کە لەلایەن کوردان ڕۆژهەڵات لە شاری مهاباد کۆکرابووە بۆ ئاوارەکانی شنگال ئەمڕۆ لە ڕێگای دەواازە سنووری حاجی ئۆمەران و لەلایەن خەڵکی کوردپەروەری مهاباد ئەو کۆمەک و هاوکاریانە ڕەوانەی هەرێمی کوردستان کران. یارمەتیدەری خەڵکی شاری مهاباد ئێستا هاتوومە یارەکە و کۆمەکانی خەڵکی شاری مهاباد بەدڵەوە خڕان کردوێتەوە بینێرم بووە خەڵکو و ئاوارەکانی عێراقی بەخصوص شنگاڵە. یارمەتیەکانیش بریتینە لە کەوش و پێڵاو بێسلا پەتە و دوایەکانە خواردەمەنی پێویستکەوەی ئاوارەکان لازمیانە و ئاخر کردوونە. لە دەواازەی سنووری حاجی ئۆمەران شەو لەلایەن عەبدولواحید گوانی قایمقامی چۆمان هاوکاریەکان ڕادستی نوێنەری پارێزگای دەهۆ کرا بۆ گەیاندنی ئەو هاوکاریانە سوپاسی خەڵکی مهابادیان کرد بۆ ئەو هەڵوێستەی کۆکردنەوەی ئەو کۆمەکە. هاوکاریەکانیش پێکهاتبوو زیاتر لە 10 ئۆتۆمبیلی بارهەڵگر لە کەلوپەلی سەرەتایی ناو ماڵ و خواردن و جلوبەرجی پیاوان و ژنان و منداڵان. ئەمڕۆ من لەگەڵ بەڕێز قایمقامی دهۆک کە نوێنەری پارێزگای دهۆکە هاتووە بۆ پێشوازیکردن لەو کۆمەکەی خەڵکی شەرەفمەندی مهاباد بۆ ئاوارەکانی شنگال و ئاوارەکانی تری کوردستان کە لە ئەنجامی هێرشەکانی تیرۆریستی داعش ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشتووە. سوپاسی خەڵکی پارێزگای مهاباد بکەین کە ئەو هاریکاریە پێشکەشی خەڵکی مە لێقاومای کردنە و ئەوە نەجارایەکیەژی کۆمەرە ئیسلامی هاریکاریە بۆ هەرێما کوردستانێت کرد و یا سەلماندی چەندین جار و ساڵی درێژایە کۆ خەڵکی کوردستانی هەرێما کوردستانی بە حەواندی و هەرسا هاریکاری پێشکەشی خەڵکی ماکرینە. ئەگەرچی شنگال کارەساتێکی تراژیدی گەورە بوو لە مێژووی کووردا بەڵام بووە هۆی هاوهەڵوێستی و کۆکردنەوەی هەست و بیری کوردانی هەر چوارپارچەی کوردستان لە ڕێگای پارێزگاریکردن لە خاچی پیرۆزی کوردستان و هاوکاری و کۆمەکردنی برە ئاوارە بووەکانیان بۆ ڕزگاربوونیان لە دەستی چەکدارانی داعش. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، دەواازەی سنووری حاجی ئۆمەران.